هەموو شتێک لە تەنکیدا دەپسێت بەڵام زۆڵم لە ئەستوریدا. ئەمە دەستپێکی هێرشەکانی سیاسەتمەدارێکی پێشووی هەرێمی کوردستان بۆ سەر کاراکتەرە سیاسەکانی ئێستای هەرێمی کوردستان بوو. ئەو ڕای دەگەێنێت تا ئێستا عەقڵێتی دەوڵەتداریمان تێدا دروست نەبوو و نازانین دەوڵەت بەڕێوە ببین. فەریدون عەبدولقادر ئەندامی پێشووتری مەکتەبی سیاسی یەکێتی لە بەرنامەی ئەمڕۆی پێیان داوتیشی بەرپرسانی ئەم هەرێمە ئاگاداری دۆخی خراپی هاوڵاتیانن بەڵام بە هەند وەری ناگرن. وڵاتیتە هەر گەڕێشێکەوە چیتە لای هەر خەڵکێک خەڵک باسی ڕاپەڕی نەکات تر خۆ خەڵک لە خۆیەوە باسی ڕاپەڕی ناکات. دیارە بێزاری خەڵک گەیشتۆ بە ئەندازەیەک گەیشتونە تا ئەو قەنەعەتەیە گەر بە ڕاپەڕینێک نەبێ ناتوانن ئەم وەزع بگۆڕن. هەموو ئەو مەسئولانە ناڕزایەکان نەزانن خەڵک بۆیان بازەکە راپۆرتیان بۆ چییە، بەڵام لەوە چێ بەلایەنەوە مهم نەبێت. بۆچی بەلایەنەوە مهم نەبێت؟ وەڵاهی ئەگەر بەلایەنەوە مهم بووایە تەکبیرێکیان لەو وەزعا کرد. یعنی ئێستا حیزبەکان خۆیان لە ناو خۆیانە هەمووی دەستەگەریە و هەمووی ملشکاندنی یەکێتی یەکتریە و هەمووی پیلانجێڕانە لە یەکتری و کەفاعەت لە ناو حیزبەکانە کەم بۆتەوە، تواناکان زۆر کەم بۆتەوە. بەرپرسەکەی پێشووی یەکێتی نایشارێتەوە لەگەڵ ڕاپەڕینی خەڵکدایە دژی ئەم دەسەڵاتدارانەی هەرێم بەڵام بە مەرجێک خوێن ڕێژی لێ نەکەوێتەوە. من لە ڕاپەڕین ڕەنگە زۆرم پێ ناخۆش نەبێ بەڵام هەموو کارێکی ینی ڕاپەڕینی خەڵک بکرێت لە ئێستا پێت ناخۆش نییە؟ من ئەو نوع ڕاپەڕینەم پێ ناخۆشە کە بە شێوەیەکی نامونەزەم بێ، بە شێوەیەک بێ ئەنجامەکەی کوشت و کوشتار بێ، بە شێوەیەک بێ کە ڕاوڕووتی تیان ڕووبا، بە شێوەیەک بێ کە موشتەمەعەکەمان بشێوێنێ. چونکە تۆ خۆ دەزانی کاری تونند و تیژ کاری نامونەزەم نەتایجی نامونەزەم و نەتایجی خراپی لێکەوێتەوە. دەربارەی پرسی سەرۆکۆمەر و دوایین پێشاتەکانی پەیوەست بەو بابەتە فەریدون عەبدولقادر پێشبینی کرد پارتی و یەکێتی لەسەر یەک کاندید ڕێک بکەون، بەڵام ئەوەشی نەشاردەوە یەکێک لە کاندیدە چاوەڕوانکراوەکان لە ئاستێکدایە هەمووان ڕەحمەت بۆ سەرۆکۆمارەکانی پێشووتر دەنێرن. وڵاهی من زۆرە ترسم یەشی دیاری بکەن هەمومان تووشی مفاجعە بین. معلوماتەکانی ئێستاشم وایە ئێستا پۆستی هەیە خۆزگە بەوانەی پێشوو ئەو کەسە پۆستی هەیە؟ وڵی ئیتر نازانم ئیتر قسە لە ناوی محمودایە لە بینی ئەحمەد و مەحمودا هەمووی خەڵکی گومناویەتە پێشەوە. ئێرانیەکان بە هەردوو لایەن وتووە بە پارتیان وتووە ئەبێ حەق و ڕێی یەکێتیش بە نەزەری ئەعتیبار وەرگرن، بەمانیشان وتووە ڕێی پارتی بە نەزەری ئەعتیبار وەرگرن. دەربارەی پرسی موچە و داهات لە هەرێمی کوردستان کە تا ئێستاش وەک قەیرانێکی درێژخایەن بەرەوکی هاوڵاتیانی گرتووە، ئەو کاراکتەرە سیاسی دووپاتی دەکاتەوە. هەرێمی کوردستان کێشەی کەمی داهاتی نییە، بەڵکو تەنها کێشەی ئیدارەدانی داهاتی هەیە. هەموو داهاتێ لای من لە تاریکستانە. لە تاریکستانە